وڵی نەوەڵا گڵاکەی دی گڵاکەی جوانە هەنی وەکو پێین وایە و پێینیش نییە خۆڵەکەی گڵڕەشێکی جوان ئەم دارانە هەمووی خۆی سەوز بوومە خۆمان نەمانیا بڵێن خۆمان یامانە بەس هەمووی خۆی سەوز بوو ئەم دارانە بەس گوڵەکان خۆمانێنین خۆمان چاکێکن گوڵەکان وڵی تقریبان بۆ 6 ساڵ ئەممان هەیە وڵی تر هەرێکی لە شوێنێکا وردمانە بە سەڤەری وای پاری پێدەین ئیسا گوڵێکی کردێ بە 12,000 دینار گوڵی سەوقە و قاپیە ئیسا بڕۆ وەختیەوەی نەما ینی بڕەوە سەر درێگاکە سەوزوێ ئێستا دامانەیە ئیشەڵا بۆ ساڵێتر لەبەر قاپیەکە داێنین بۆ جوانی مەزەری قاپیەکەمان قاپی حەوشەکەمان زۆربەی ماڵەکانی ئەم گوندە هەم ئاوایە بڵێ ئەرەوەڵا چۆنە ماشەڵڵاهی ئەوەی حەوشەکەت وڵی نەوەڵا گڵاکەی دی گڵاکەی جوانە هەنی وەکو پێین وایە و پێینیش نییە خۆڵەکەی گڵڕەشێکی جوانە ئەمجا ئاویش دەورە بینێ بۆی هەموو بەیانێ پێ بۆنە ئەم گوڵانە هەمووی هەنی وا پێوە ئێستا ئەم لیمۆ تێ بۆم گوڵی لیمۆ شیلێ ئەوە بۆ ناو گورەکەی خۆی هێنا گوڵ و گوڵزار نەوێ هەنیش پەروەردە ناوێت